تا دێت دۆخی ئابووری وڵاتیان خراپترە بێت لە بەرامبەریشدا کەرتی تایبەت بە هاوبەشی حکوومەت نرخی خزمەتگوزاریەکانی لەسەر وڵاتیان گرانترەکات. ئەمە وتەی چالاکوانانی کۆمەڵی مەدەنی هەڵەبجەیە کە لە بەرامبەر سیستمی بالیکترۆنیکردنی عریزە نووسین گردبوونەوەیەکیان لە بەردەم فەرمانگەی دادنووسی هەڵەبجە ئەنجامدا. بە دروستکردنی فشار لەسەر ناوەندی خزمەتگوزاری بالیکترۆنیکردنی عریزە نووسین چالاکوانان هەوڵیاندا کارەکانی ئەو ناوەندەیە ڕابگرن. داواشیان کرد نرخی عریزە نووسین کەم بکرێتەوە. بەڕاستی لەم دۆخە نالەبارەی کە خەڵکی تێکەوتوە دۆخێکی دارایی خراپ ڕوبەڕووی خەڵک بۆتەوە بە تایبەتی ئەمەوەکو خەڵکی هەڵەبجە کە خەڵکێکی زۆر لە ئاستێکی دارایی خراپان ئەگەر بۆ شوێنی کە قورس بێ بۆ ئێرە 1000 جار قورستر و سەختترە بۆی ئێمە بە هەموو جۆرە ڕێگری لەواکەین کە ئەم کۆمپانیایە کارەکانی لێرە ڕابگرێ یان هیچ نەبێ ئیستیسنایەک بۆ خەڵکی هەڵەبجە هەبێت تایبەتمەندیەک بۆ خەڵکی هەڵەبجە هەبێ بۆ نمونە بڕی پارەی عریزەکە کەم بکرێتەوە یا هیچ نەبێ لێرە کارەکان ڕابگیرێ بەڕێکارە کۆنەکە کارەکان ڕای بکرێ. داوا لە حکوومەتەکەم ئەم کۆمپانیا لاوەن و هەر وەکو جاری زانە بێ 3000 گشتی فەقیر و فەقرایە و مەعاشی نییە منە ئیسا بەخوا دیناری لەم کوردستانە دینارێکمانی قەسەم بە گەورەی خۆ. ئێوە لێدوانتانە بێ بۆ میدیا کورسات نیوز هەوڵیدا لێدوانی کۆمپانیای تایبەتمەند لەسەرم پرسەیە وەربگرێت بەڵام ئامادە نەبوون هیچ لێدوانێک و ڕوونکردنەوەیەک بدەن. بەڕێوەبەری فەرمانگەی دادنووسی هەڵەبجەش تایبەت بە کەمکردنەوەی نرخەکان کە بارگرانی لەسەر وڵاتیان زیاترەکات ڕایگەیان ئەوە لە دەسەڵاتی ئەواندا نییە. ئەمە نەبڕیاری ئێمەیە وانە لەسەر داوای ئێمە بووە و وتمان حکوومەت یاریمی کوردستان گرێبەستی کردووە لەو کۆمپانیا بۆ شێوازە بۆ جێبەنووسینی عریزە بە شێوازی ئەلکترۆنی و دواتر داغڵکردنی بە سیستەمێکی داتابەیس و بەستنەوەی بە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی داد و هەموو فەرمانکانی دادنووس لە هەرێمی کوردستان لە دەسەڵاتی ئەمانیان نرخەکە کەمکەین و بکەینە بە 3000 بە 5000 ئێمە تەنها لایەنی جێبەجێکاری وە حەزەکەم ئەو تێبینیش بڵێم کە ئێمە دوا پارێزگاین ناوەندی پارێزگەکە جێبەجێ کرێت. سیستمی بالیکترۆنیکردنی عریزە نووسین لە درێژەیە و پرۆژەیە کە حکوومەتی هەرێم بۆ بە ئەلکترۆنیکردنی سیستمی بەڕێوەبردن لە هەرێمی کوردستانە هەنگاوی بۆ وەنێت و جێبەجێیەکات. چالاکوانانی پارێزگای هەڵەبجە پیان وایە ئەم دۆخە خراپەی ئابوورەی ئێستای وڵاتیان پێویستە لە بەرچاو بگیرێت یان نرخەکە کەم بکرێتەوە یا پرۆسەکە ڕابگیرێت. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.